ڕێکخراوی میدل ئێزۆچ کە ڕێکخراوێکی مافی مرۆڤی ئەمریکیە و بارگاکەی لە شاری نیویۆرکە لەبارەی ئەنفالەوە دەڵێت ئەنفال ئەو ناوە بوو کە بە زنجیرەیەک هێرش و پەلاماری چڕوپڕی سەربازی ئەنجامدرا کە سەرجەم 8 پەلامار بوو لە 6 ناوچەی جوگرافی جیاوازدا بەڕێوە چوو لە نێوان کۆتایەکانی مانگی شوبات و سەرەتای مانگی ئەیلولی ساڵی 1970دا. فەرماندەی گشتی پرۆسەکە لە دەستی نووسینگەی باکووری ڕێکخراوی حزبی بەعزدا بوو کە بنکەی لە شاری کەرکووک بوو لەلایەن عەلی حەسەن مەجید ناسرا و بە عەلی کیمیایی سەرۆکایەتی دەکرا. ئەنفال پەیڕەوکردنی سیاسەتێکی چەند لایەنە بوو کە بە کاولکردنی هەزاران گوندی کوردستان دەستی پێکرد کە دانیشتوانەکەی دوای پەلامارە سەربازیەکان و بۆمبارانکردن بە چەکی کیمیایی کۆکرانەوە و بۆ کەمپەکان گوازرانەوە. دواتر لە کەمپەکانەوە پرۆسەی پۆلێنکردنی جیراوەکان دەستی پێکرد و بۆ شوێنی جیاجیا گوازرانەوە. بە جۆرێک ژن و منداڵ لە کەمپی تایبەتی دەستگیر دەکران و پیرەکانیش بەرەو کەمپ و زیندانیەکانی باشووری عێراق دەبران. ئەوانەی تەمەنیان لە نێوان 15 بۆ 50 ساڵدا بوو لەلایەن گروپی کوشتنی بە کۆمەڵ لە نزیگە و گۆڕانەی کە پێشتر ئامادەکرابوون شەید دەکران بە شێوەیەک هیچ شتێک دەربارەی چارەنووسیان نەزانرێت. شاڵاوەکانی ئەنفال پێشتر لەلایەن ڕژێمی بەعسەوە بەرنامەڕێژی بۆ کرابوو. یەکەم قۆناغی ئەنفال ئەنفالی دۆڵی جافەتی بوو کە لە شەوی 23 شوباتی 1970 دەستی پێکرد و ئەم ناوچانەی گرتەوە. دووکان بنگر چوارتا قەڵاچوالان سەرچنار سوورداش زەی بچووک و ئەزمار سووسێ ماوەت سەرگەڵ و بەرگەڵ و لە هەشتی 1970 کۆتاییات. ئەنفالی دووەم ناوچەی قەرەداخی گرتەوە کە لە 22 سێ تایەکی 1970 خایەند و ناوچەکانی چیای گڵەزەرد بازیان قەرەداخ و دەربەندیخان و زەڕایەن و عربەتی گرتەوە. قۆناغی سێمی ئەنفال کە لە حوتی 4 تا 20 چواری 1970 خایەند ئەنفالی ناوچەی گەرمیان بوو کە ئەم قۆناغە لە هەموو قۆناغەکانی تر کارەساتبارتر و بەزیانتر بوو لە ڕووی مادی و مرۆییەوە چونکە 70 بۆ 80,000 مرۆڤی کورد بێسەر و شوێن کران کە ناوچەکانی دووسخورمات و کەفری کەلار دەربەنیخان زنجیرە چیاکانی قەرەداخ تەکیە چەمچەماڵ و قەرانگیر و قادرکەرەم سەنگا و تیلۆکۆ و پێباز و ئاغجەلەری گرتەوە. قۆناغی چوارەمی ئەنفال کە لە 3 تا 8 مایسی 1970 خایەند ناوچەکانی شوان شێخ بزێنی دەشتی کۆیە گۆبتەپە و ئاسکەر و دێگەڵە و ئاڵتون کۆپری گرتەوە. قۆناغی پێنجەم و شەشەم و حوتەمی ئەنفال کە لە 15 مایستا 26 1970 خایەند دۆڵی نێوچیاکانی شەقلاوە و ڕەواندزی گرتەوە کە تێیدا ڕژێم بە بۆمبارانکردن بە چەکی کیمیایی لە گوندەکانی بالیسان بالوکە و خەتێ پەلاماری دەست پێکرد کە زیاتر لە 52 گوندی ناحیەکانی خەلیفان و خۆشناوەتی و ڕەواندزی وێران کرد و ناوچەکانی چۆمان و شاخی قەندیل و ڕانیە و چوارقورنە و هیزۆب و شاخی باوەجی گرتەوە. دوانفال ئەنفالی ناوچەی بادینان بوو کە لە 25/8 تا 6/9/1970 خایەند ڕژێم بە بۆمبارانکردن بە چەکی کیمیایی ناوچەکانی زیرشکانی نزیک سنووری عێراق و تورکیا دەستی پێکرد و ئەم ناوچانەی گرتەوە. دهۆک، زاخۆ، کانیماسی، زێوە، دێرەلووک، ئەتروش، زاویتە. کاریگەریەکانی شاڵاوەکانی ئەنفال بە جۆرێک بوو کە بازاران کەس لە پیر و گەنج و ژن و منداڵ بە تایبەت ڕەگەزی نێرینە لە ناو چوون و بێسەر و شوێن بوون. جگە لە کیمیابارانکردنی زۆرێک لە ناوچەکانی کوردستان بە چەکی کیمیایی لە جۆری خەردەل، سارین، دەمارگاز، هەروەها وێرانکردنی چەند هەزار گوندێک لە ناوچە ئەنفالکراوەکاندا کە لە باڵگەنامەکانی حەزبی بەعزدا دەرکەوتووە. ئەو گوندانە سوتاوە تێک دراوە، تەخت کراوە، پاکتاوی نەژاتی کراوە. لایەنی کەم دەیان شارۆچکەی گەورە و مەڵبەندی بەڕێوەبردن و قەزا و ناحیەکان هەمان شتیان بەسەردا هاتووە. ئەوە جگەلەوەی ناوچە ئەنفالکراوەکان لە گشت بنەماکانی ژیان کوێر کراونەتەوە و سەرچاواویەکان لەناو براوە. هەروەها بەتاڵانبردنی سەرۆت و سامانی ناوچە ئەنفالکراوەکان لەلایەن ئەنفالچیەکانەوە. سەرباری ئەوەی ئەو کەسانەی لە ئەنفال ڕزگاریان بووە بەهۆی بێسەر و شوێنبوونی زۆرێک لە کەسوکاریان تووشی بارێکی کۆمەڵایەتی و خێزانی و دەرونی و ئابووری ناهەموار هاتوون یان گرفتاری توشبوونی نەخۆشی سەخت بوون بەهۆی کاریگەریەکانی چەکی کیمیایی کە لە ناوچە ئەنفالکراوەکاندا لەلایەن ڕژێمی بەعسی ڕووخاوەوە بەکار هاتەبوو.